مانەوانەیە کە ئەگەر بێت و 20 ساڵ بێ من مامۆستای زانکۆ بەمێتە بتوانم تحلیلی ئەو شەڕە بکەم ئەو تحلیلە دەبێت بۆ کەسانێکی نخبە بێجێ بێڵێ کە پسپۆڕن لەو بارەدا ئەوەی کە من هەستی پێەکەم لە ڕابردوودا هەموو کەسێک تحلیلی بۆ دەکات کەسانێک هەیە ڕنگ بێ ئاگاداری مێژووی ئێران نەبێ ئاگاداری مێژووی ئەو ململانەیە نەبێت کە مێژووی ململانەکە پێش دروستبوونی هەرێمی کوردستانە ئەو ململانەیە لە هەفتاونە و لە هەشتاکانە بەردەوامە ئەو لە بینێ و وڵاتەیە دێت تحلیلات دەکات ئەگەی لەوە نییە وە قسەیەک دەکات پێی خۆشە قسەیەکی زۆر ناباو بکە بۆی ببێتە ترێن لە سوۆسیال میدیایە لە کاتێکە ئەگاداری ئەوە نییە کە ئەو قسەی ڕنگ بێ لەسەر هەرێمەکەت باجی بە ئەو شوێنەی کە تایت بۆیە ئەو وڵاتانە لە ململانەیەکان لە بارێکی دەرونیان ئەبێ حساب بە هەندێک شت بکەین بێگومان هەواڵ مامەڵەیەکی زانستی لەگەڵا بکەین وەدا تحلیلیشە ئەو کەسانە تحلیلات بکەن کە پسپۆڕن لە بوارەکەدا پسپۆڕن لە پەیوەندیەکان پسپۆڕن لە مێژوو لە ئەوی پێوتێ سیاسی ئێرانی یان سیاسی خۆڕەڵاتی ناوڕاست یان کەسێکی قاڵبووی زانستە ڕامیاریەکانە